کۆڕبەندی ئابووری و بازرگانی هەرێمی کوردستان و تورکیایە لە شاری سلێمانی. لێرە بازرگانەکان و خاوەن کۆمپانیاکان و کارگەکان لە بواری بیناسازی و بەرهێنان و کشتوکاڵی و دیکۆرات و چەند بوارێکی دیکە کۆبوونەتەوە. لە کۆڕبەندەکەدا نزیکەی 25 کۆمپانیا بەشدار بوون بە ئامانجی بەرەو پێشبردننی پەیوەندیە بازرگانیەکانیان. بەڕاستی سلێمانی لە ناو عێراقدا یەکەم شارە کە زۆرترین کارخانەی پیشەسازی تێدایە، بۆی ئەمانەوێت زیاتر کارخانەی تێدا بێ بتوان درێ بەرهەمی خۆماڵی خۆمان زۆرتر بکەین. بۆیە کاری لەسەر کراوە ئینشاءڵڵا لە ئایندەدا زیاتر ئەبینین ئەم جۆرە کۆنفرانسانە چه ئامانجێکیان پێکاوە. هەوڵمانداوە چێ لە وڵاتی تورکیا چێ لە شاری سلێمانی بە بەردەوامی ئەم جۆرە کۆڕبەند و کۆنفرانسانە ڕێک بخەین بۆی بتوانین بازرگانان بەیەک بگەێنین کە هەنگاوی یەکەم وەرگرتنی وەکالەت و دەستپێکهێنانی کاڵایە، هەنگاوی دووەم و دواتر لە بەرەو پێشوونی ئیشە ئەتوانێتە ژیعی ئەو خاوەن کارگانە بکرێن کە کارگەکانیان بێنە هەرێمی کوردستان. سەرۆکی کۆمەڵەی پیشەسازان و خاوەنکارانی نێودەوڵەتی دەڵێت بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق گرنگیەکی تایبەتی بۆ کۆمپانیاکانی تورکیا هەیە بە جۆرێک ساڵی ڕابردوو 12 ملیارد دۆلار ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەردوولادا هەبووە. ئەم درۆژە هەولێر بوون ئیرۆ ڕۆژە سیسیە ئەم سلێمانیەنە ئینشاءڵڵا ڕۆژە چارە ئەمێل دۆکێ بن ئەم دخوازن گۆ تجارەتەمە و نەقەبا هەرما کوردستانی بهتر پێش بکەوێ بهتر سوکە هەرما کوردستانی ئەم جەه بسێن و بهتر متاهتێمە ji bo avakarina herêma Kurdistanê ji bo avakarina Slêmaniyê bêhtir ceh bistênin. Îro birastî pêş dikeve îro Slêmanî dihok Hewlêr li gora bajarê Iraqê dî zeh pêşketina. İnşallah hêb bêhtir wê pêş bikeve û ji wê yekê em dixwazin bêhtir marqêmeyê Tirkiyê, mitahitêmeyê Tirkiyê li vir bêhtir em ceh bistênin. لە کۆڕبەندی ئابووری و بازرگانی هەرێمی کوردستان و تورکیا چەند لێک تێگەیشتنێک لە نێوان خاوەن کارگەکان و کۆمپانیاکانی هەردوولا ئیمزا کرا. هاوکات داواش لە خاوەن کارگە گەورەکانی تورکیا کرا کە لە سلێمانی کارگە بکەنەوە بە مەبەستی پێشخستنی ئابووری ئەم شارە و ڕەخساندنی هەلی کاری زیاتر بۆ چەندین کەس. هێمن کەمال، کورسات نیوز، سلێمانی.